بچم باسی هەڵەبجە بکەم فەڕاشێکی وزارەتی دەرەوە ئامادە نەبوو بمان بینی. سیاسەتمەدارێکی دیاری کورد ڕەتی دەکاتەوە ئەمریکا و ئیسرائیل وەک دۆست لە کورد بڕوانن. ئاشکراشی دەکات دوای کیمیابارانی هەڵەبجە بە نوێنەرایەتی بەرەی کوردستانی لە واشنتۆن مەبەبەستی زانینی هەڵوێستی کۆشکی سپی چەند مانگێک ماوەتەوە، بەڵام تەنانەت کارگوزارێکیش ئامادە نەبووە چاوی پێ بکەوێت. دکتۆر مەحموود عوسمان لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا ڕایگەیاند ئیسرائیل ناتوانێت بێپرسی ئەمریکا پاڵپشتی کورد بکات. نمونەش بە پرسی ڕێفراندۆم و سەردانەکەی سەرۆک ئیسرائیل بۆ تورکیا دێنێتەوە و دەڵێت ئەمریکا حسابمان بۆ ناکات، ئیسرائیلیش لە هاوکێشە هەرێمی نێودەوڵەتیەکاندا پشتیوانی ئەجێندای واشنتۆنە. خۆم مەسا هەشتا و هەشت لە ئەمریکا بووم، چەند مانگە لێ بووم، کەس منی نەدی، یعنی حتا بۆی بچم باسی هەڵەبجە بکەم فەڕاشێکی وزارەتی دەرەوە ئامادە نەبوو بمان بینی، بەناوی بەرەی کوردستانی چۆژوو بووم. ئەوانە لەبەرەوە ئەمریکا ئێستاش سیاسەتی ئەوەیە کە تۆ حسابەکە لەوێ بەشێکی لە تورکیا، لێ بەشێکی لە ئێران، بەشێکی لە عێراق، بەشێکی لە سووریا، وەک میلەتی حساب بۆ ناکە تا حتا لە ڕێفراندەمە ئەوان ئەمریکا پێوتبوون ئەوەڵ جار هەندێک تەسریحات دەرچوو لە بەعزێ مەسئولی ئیسرائیلەوە، بەس ئەمریکا پێوتبوون قسەمەکان قسەیان نەکرد، بێدەنگ بوونیتر، چونکە ناتوانێت شتێ بکات دژی سیاسی ئەمریکا بۆ خۆی بەعزێ شتەکا. بەڵام لەبەرەوە ئەوان ئەو پەیوەندیانەی کە هەبووە کۆن لەگەڵ ئیسرائیل ئێمە هەمان بووە بەهۆی ئێرانەوە زەرمان لێ کردو، خازانمان لێ نەکردو. دەستگیرکردنی ئۆجەلان ڕۆڵێکی گەورەیە و دەستکردنی ئۆجەلان و لەگەڵ تورکیا بۆ دائیما یارمەتی داون بە تێکنۆلۆژیە، بە تەیارە بەشت زدی ئێرهاب، ئێرهابەکەش کێیە کورد و پەکەکەیە، ئێستاش هاوکارن لەگەڵێک. ئەو ڕۆژە ڕئیسی ئیسرائیلی لە تورکیا بوو، دید ئەردوگان چی وە دوتی ئەوێ عەلاقەیەکی زۆر بەخۆ دەکەین، ئەمن و لە ڕووی ئابووری و بازرگانی ئەوەوە عەلاقەیان زۆر باشە و سوود لەو عەلاقەی وەرەگەن دژی کوردتم. وڵی کاکە یەکەم خوتوە لە بەشێکی دیکەی قسەکانیدا ئەو سیاسەتمەداری هەرێم باس لە هێرشە موشکەکەی هەولێر دەکات و دەڵێت پێشوەختە ئەمریکا ئاگاداری هێرشە موشکەکان بۆ سەر هەولێر و دڵنیا بووە هیچ زیانێک بەو ناگات. پێشی وایە بە ئامانجگرتنی ماڵی بەڕێوەبەری کۆمپانیای کاری نزیک لە پارتی مەسجێکی تارانە بۆ ئەو حیزبە. یعنی ئێران شعورەکە، یعنی باشترین شوێن بۆی بەسڵار و خوستی بێتاقی بکاتەوە کووردە، کەس دیفاع لێ ناکات لە کورد، کەس ساحیبی نییە. کورد بەدەمای ئەمریکایە، ئەمریکای گوێدان لێ بوو، بەیانی هی دەرکەڵە ئێمە هیچمان لێ نهاتووە، وێرانە بێت چاوی دەرێ گوێشی نادەنێ. لەبەرەوە ئێران نەزانیە کەس دیفاع لە کورد ناکە و کوردیش بەینی خۆی یەک نییە. طبعاً ئیتر ئەوە باشترین شوێنە بۆی ساڕۆخ تاقیکردن، تۆ لە کۆیاندا لەوێدا عینی ساڕۆخ، یعنی مەسەڵەن من هەرێمی کوردستان بم کۆنسوڵ دەرەکەم، کۆنسوڵ ئێران دەرەکەم، بەڵێ لە هەولێر دەریەکەم، یعنی چی ئێران بە ساڕۆخ لێم ما کۆنسوڵیشی چێ لێرە. لەبەرەوە بەڕەبەس هیچ ئیجرا نەکراوە، هەر قسە و بەیانات و ئیدانە و ئەم شتانە ئێوە هیچ نییە، ئەو شتانە لە ئەعلامە ئەڕەتویەت و ئەڕوا. لەبەرەوە ئێران کردی و تاقیکردنەوەشی تایە و بە عەلەنی ژووتی منم و من لێم داوە بۆ تونتریشی لێ ئەدەم. ئێران ئەوێت تێو بگەێنێ بە قسە پێی وتووی پێشەوە سەواری خوشتە بۆ هاتووە، بەڵام کاتی و شەو شت. ئێستا ئەم جارە بەم توندیە ئەوێ بۆ دەرخا کە تۆ ناتوانانی ئەو سیاسەتە بەردەوام بی، چونکە تۆ دراوسێ منی و حدودێکی درێژم هەیە لەگەڵ تۆ و لە عینی وەختیشا لە کۆنەوە پەیوەندیمان هەبووە لە زمانی ئۆپۆزیسیۆنەوە لە هەمووی ئەوەیە. تۆ ئێستا هاتووی ئەمە ئیشە بەرەو ئەمریکا ئەڕوا، ئیشە بەرەو تورکیا ئەڕوا، ئێمە ئێمال کردووە حسابی ئێران ناکەی لە بەغا ئاچی لەگەڵ ئەوانە ڕێەکەوی کە دژی هەڵووسی ئێرانن. تۆش ئەمە وەڵامەکەی ئێمێ بۆ تۆ بەو شکڵە فشاری لێکە شارێکی کە شتێکی زۆر ئەو سیاسەتمەداری هەرێم دووپاتی دەکاتەوە پێویستە دەسەڵاتدارانی کورد پەن لە ڕابردوو وەربگرن و ژیرانە مامەڵە بکەن. بە جۆرێک هەرێمی کوردستان و خەڵکەکەی نەخەنە نێو بەرداشی کێشمەکێشی وڵاتان، بەو پێی سەرجەم وڵاتان بەرژێوەندەکانی خۆیان لە بەرچاو دەگرن و
لەو نێوەندەشدا وەک هەمیشە کورد و دۆزەنەتەوەی یەکەی زیانمەند دەبێت.